تازە ئیشی لەسەر دەکەم ئەو چەند بەرهەمەیە و ئومێد دەکەم بتوانین ئەنجامیان دەین و بچنە بەر دیدی خەڵکی بەڕێز. بە هیوای سەرکەوتنی زیاتر. سپاس بۆ جەنابیشتان. ئامادەی سەردانی ئەو ماڵێ بکەین؟ بێگومان ئێستا ئامادەم و توێژەکەمان وازم تەواو بوو. سپاسی جەناب دەکەم و سپاسی برادرانی کامێرە و دەرهێنەری ئەم پرۆگرامە دەکەم. زەحمەتان کێشاوە. هیوادارم بتوانین میوانێکی ڕوحسوک بین لەلای ئەو خەڵکێکی ئێمە دەبینێ و یان دەچینە سەردانیان. زۆر سپاس. بەخێر فەرموو. ئەگە خۆشت بناسیێنی ئەتوو لەو ماڵەی چەند کەسن باسی وەم لە بکەین. ڕێزم ئەم بخۆم پێشمەرگەمە سێ مندارم هەیە و کرێتیشم بەخوای خێزانەکەشم عەرەبە خەرچی بەغدایە بەس ئەو تەنها ئەو مندارم تەوانیان یعنی ئیمکانێتم نییە چاچی کەمەوە بەخوای بووی بەمە خستخانەی معاشم هەیە معاش بەس پێڕان ناگەم لەبەرەوەی کری بەخوای